بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. اللهم ارزقنا الإخلاص، اللهم ارزقنا الإخلاص، اللهم ارزقنا الإخلاص يا رب العالمين. اللهم وفقنا لما تحبه وترضاه، اللهم وفقنا لما تحبه وترضاه، اللهم وفقنا لما تحبه وترضاه. خۆشەویستانم، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت. واجارێکتر لە بەرنامەی شیرین چا لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتمەوە. هیوادارم انشاءالله ئەڵقەیەم جارەشمان ڕەزامەندی خۆی گەورەی بۆ بنووسرێت و سوودێکیش بە ئێوەی ئازیز و خۆشەویست بگەێنێت. فەرموو. شيخ ابن عطاء الله أفرميت: من علامات الاعتماد على العمل نقصان الرجاء عند وجود الزلل. واتل نشانكاني پشبسن بكردار كمي رجاو أميد بخوا لكاتي تيكوتن هلا كردنا خواناسي راستقينا تسليم بوني طوابي بيت يملك كشوري هجاريا لدايك بوين لزوي دستوسانيا دمانوي پاچە کۆڵە بکەین و باشترینیش بڕوێنین و پێشکەشی بکەین لە نیشانەکانی پشبەستن بەخۆت و پشکردنت لە پشبەستن بەخوای تەعالە ئەوەیە لە کاتی گوناه و هەڵە و پەڵەیە ئومێد بەخوای گەورەکەم بێتەوە. ئەم وتەیە ڕێک بە باڵای عاریفەکانە بڕاوە. ئەوان ئەوە دەبینن کە هەموو کردەوەیەک لەلایەن خواوە مۆڵەتی ئەدرێت، هیچ هێز و حەول و قووەتێکیان نییە بەخوا نەبێت. تەوفیقات و فریادڕەست تەنها خوایە. ئەوە ئەمان خاتە سەرچاکە و پێکانی کارەکان. والله خەلەقەکم وما تعملون. ئیتر زۆر دڵخۆش نابن بەکردەوە باشەکانیان و چونکەوا نابینن بە باز و هێزی خۆیان کردبێتیان. بەکەم تەرخەمی لە تاعەت و هەڵەش ئومێد بڕاوی لای خوا نابن، چونکە ئەزانن هەموو بەنی ئادەمێک هەڵە ئەکات. ئەمان نوقمبووی دەریای ڕازیبوونن بە قەدەرەکانی خوا، دەستیان بەڕایەڵەی قەزای خواوە گرتووە. وەڕەبوکە یەخلوق ما یەشاء وەیەختار. کرداری باشیش ئەرزشێکی نییە هەتا قبول کراو نەبێت. قبول بوونیشی بە فەزڵ و ڕەحمی خوایە و هیچی تر نا. کرداریش کێشی نییە ئەگەر کەشتی نەجاتی ئیخلاس فریای نەکەوێت. ئیخلاسیش خۆی فڕێداتە بازنەی قبول بوون و ڕازیبوونی خوایی هەتا بەشی وەرگیرانی بدرێت. عاریفەکان پشت بەخوا دەبەستن و نەزانەکانیش پشت بە خۆیان دەبەستن. لەناو عیبادەت و دینداری و لەناو مەقامەکانی پێگەیشتن و لە خزمەت خوای گەورە و سەرکەوتن بە مەقامەکانی ئیحسانە، دۆستانی خوا و ئەولیاکان و زانا ڕەبانیەکان کۆمەڵێک مەقام و کۆمەڵێ مەسلەک و مەداریجیان دیاری کردووە کە لە قورئان و سنەتی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم دەریان هێناوە و بە حاڵ و تێگەیشتن و بڕین و سەرکەوتن خۆیان و هەزاران لە ئەولیا و پیاوچاکان و خواناسان ئەو مەقامانیان بڕیوە. هەر لەم دنیایە کانیاوە زوڵاڵ و ئاوە شیرینەکان و کەوسەر نەبڕاوەکەی قیامەتیان بینیوە، بەوەی کە لەم دنیا چوونەتە ناو بەهەشت و لە ناو ناز و نیعمەتەکانی گەیشتن بە مەقامە گەورەکانی خوای گەورە هەستیان بە چێژەکانی نیعمەتی بەهەشت کردو و پیایە سەرکەوتون. هەر بۆیە فەرموویانە ئەگەر کەسێک نەچێتە بەهەشتی خوای گەورە لە دنیا، واتە ئەڵقەکانی زیکر و گەیشتن بە مەقامە بەرزەکانی دۆستانی خوا، ئەوە زەحمەتە لە قیامەتە پێی بگا، یا زەحمەتە چێژی بەهەشت وەکو خۆی بکا.
یەکێک لەو دۆستە گەورانەی خوا ئیبن عەتای سەکەندەری ڕەحمەتی خوای لێبێت. ئیبن عەتای سەکەندەری یەکێک لەو کتێبە نایابانەی کە تا ئێستا و بگرە پیاهەڵدان و خەڵکێکی زۆریش پەروەردەی دەستی حیکەمەکانی ئیبن عەتای سکەندەری بووە بیتر لە کتێبی حیکەمی ئیبن عەتای سکەندەری. حیکەمی ئیبن عەتای سکەندەری 264 حکمەتە. ئەم حکمەتانە زۆرێک لە زانایانی پێشین و ئێستای سەرقاڵ کردو بە ڕاوەکردن و تەفسیرکردنی ئەو حکمەتانە. حەزم کرد لە مەڵقەیە ئاماژە بە یەکێک لە حکمەتەکانی ئیبن عەتای سکەندەری بکەین و لەگەڵ ئەم حکمەتەیە ئەڵقەی ئەم جارەمان پێشکەش بکەین. ئیبن عەتای سکەندەری ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت ئەفەرمێت: من علامات الاعتماد على العمل نقصان الرجاء عند وجود الزلل. من علامات الاعتماد على العمل نقصان الرجاء عند وجود الزلل. زۆر حکمەتێکی ورد و زۆر حکمەتێکە بەڕاستی هەتا بیر لە حکمەتەکان بکەیتەوە، هەتاوەکو زیاتر ڕاوە بکرێت مانای جوان و پڕمەدلول و قوڵی گەیشتن بە کانیاوەکانی ئیحسانت پێگەێنێت. بەڕاستیم حکمەتانە مرۆڤ پێگەێنێت. ئەفەرمێ ئینە یاخود من علامات الاعتماد على العمل، لە نیشانەکانی ئەوەی کە تۆ پشتێ بە کردەوەکانی خۆت بەستووە، پشتێ بە عەمەلی خۆت بەستووە، پشتێ بە چاکەکانی خۆت بەستووە، چاکەکانی خۆت لاقەبە و گەورە بووە لە دنیاە، ئەوەیە کە هەر کاتێک من علامات الاعتماد على العمل نقصان الرجاء عند وجود الزلل. ڕۆژێک کە گوناهەکەیت تووشی گوناهێکی زۆرە بی یاخود تووشی ئەوە ئەبی سەرپێچێکی خوای گەورە بکەیت یان نوێژێک لە دەست دەرەچێت، ئەوە ئەو ڕۆژە قەبارەی ئیمان و دینداریەکەت یەتە خوارەوە و دابەزێت. تووشی هەڵە و کەوتنێکە بیت کە هەمومان مرۆڤین، هەمومان تووشی هەڵابین. كل بني آدم خطاء وخير الخطاؤون التوابون. هەموو بەنی ئادەمێ تووشی هەڵە و گوناه و تاوانە بێت. باشترین هەڵەکارەکانیش ئەوانن کە تەوبە ئەکەن و گەڕێنەوە. ئەفەرمێت من علامات الاعتماد على العمل نقصان الرجاء عند وجود الزلل. کە تووشی هەڵە و پەڵەیەکە بی، کەوتنێکە بی، یەکسەر ئەو ڕۆژە ئیمانە زۆر زۆر دابەزێت. تاقەتی زۆر نوێژەکانە بە گورجگۆڵی نامێنێ، ڕەنگە سونەتەکان ئەنجام نەی. ئەو ڕۆژەی نوێژێکی بەیانیت فەوتاوە، ڕەنگە ئەو ڕۆژەت کەمتر حەزت لە قورئان و دەورکردنەوەی قورئان هەبێت، کەمتر سڵاواتەکان لە پێغەمبەر دەی صلی الله عليه وسلم. ئەمە نیشانەیەکی باش نییە، وەکو حیکەمی یەکەمی ئیبن عەتای سەکەندەریە فەرمێت. یعنی کەواتە ئەوە دەرەخات تۆ کە وەختی عیبادەتە کردووە پشتە بە عیبادەتی خۆت بەستووە، پشتە بە ڕەحم و فەزڵ و بەزەیی و میهرەبانی خوای گەورە نەبەستووە. ئەم بابەتە زۆر زۆر قوڵە ئازانم، زۆر وردە. ئەمە چێککردنی خۆمانە، فەحەزکردن و پشکنینە بۆ خۆمان، بزانین چەندێ پشتمان بە عیبادەتی خۆمان بەستووە. چەندێڵین وەڵایی من ئەوەم کرد و ئەوەنە حەجم کرد و ئاوا قورئانە خوێنم و ئاوا قورئان لەبەرەکەم و وا هەست بکەی کە تۆ فەزڵێکی زیاتر بەسەر خەڵکا هەیە. بۆ چونکە چەند جوزئی قورئانە لەبەرە، چونکە زانایت، چونکە تۆ حاڵیت لە ئیسلام، چونکە تۆ حەجی کردو، مزگەوتە دروست کردووە، هەموو ڕۆژێ سەیری مزگەوتەکەی خۆت بکەی، ئەخوا چاکە مزگەوتە خەڵک نوێژی تیاکە. ئەمە ڕوویەکی زۆر ترسناکی هەیە کە تۆ پشت بەم ئیشانەی خۆت ببەستی، چونکە خوای گەورە سەیری ئەم ئیشانە ناکە. ئین الله لا ينظر إلى صوركم ولا إلى أجسامكم ولكن ينظر إلى قلوبكم. خوا سەیری شکل و شێوە، هەیبەتی ئیشەکانتان، گەورەی و زەخامەتی ئەو شتانەی کردوتانە، چونکە لای خوا هەموو شتێ بچووکە. ئەم دنیا باڵە مێشولەیەک نییە لای خوای گەورە. چجای ئەوەی کە کردەوەکان، ئەوەی سڕی مانەوەی ئەم ئیشانەیە مخلصینە، ئیخلاصە ئازانم. تیا ئەچن هەموو دنیا ئیلا العالمون، ئیلا زاناکان نەبێت. زانەکانیش تیا ئەچن ئیلا مخلص و ئەوانە نەبێت کە بۆ خوا ئیشەکەن.
مخلیسەکانیش لە ناو خەتەر و مەترسیەکی گەورەیان چکە شەیطان زۆریان بۆ هێنێت. من علامات الاعتماد على العمل نقصان الرجاء عند وجود الزلل. لەبەرەوە هەر ڕۆژە تووشی گوناهێک بووی کردەوە چاکەکانی خۆت فرامۆش مەکە، کەمیان مەکەرەوە بەهۆی ئەوەی تووشی گوناه بووی. ئەو فەرمایشتە بۆ خۆی با بڵێن مەغزایەکی زۆر قوڵی هەیە کە کەوێتە سەر دوو جانبی زۆر زۆر گەورە لە ژیانی موسڵمانە. یەکەمیان جانبی ناوەوە کە بریتێ لە ئیمان و ئیخلاس و نیەت ڕاستکردنەوە، دووهەمیشان دەکەوێتە سەر واقعی موسڵمان کە بریتێ لە کردار. بەنسبەت یەکەمیانەوە ئیمان ئەبێ بە بنەما ئەبێ بە ئەساس، ئەوەی کەوا لە پەیامەکانی نورە زۆر زۆر جەختی لێکراوەتەوە بەهێزکردنی ئیمانە. لاواز ئیمانی لاواز بەهێز بکرێ و بکرێ بە ئیمانی تەحقیقی کە لە ئیمانی تەحقیقیدا ئینسان بە چەندەها بەڵگە کە هیچ گومانێک لە ئیمانەکەیان نەمێنەوە ئەتوانم بڵێم لە ئیمانێکی یەقینیەوە کە واجبە هەموو موسڵمانێک لە ئیماندا بگاتە یەقین، چونکە ئیمانێک کەشکی تێدا بێ لی قبول ناکرێ بگاتە یەقین. بەڵام لە ناو ئەو شێوازێکەوە پەیامەکان دوورگرتویانە لە ئیمانی یەقینیشەوە ئەکرێ بگوازیتەوە بۆ ئیمانی ئیطمئنانی، بەو جۆرێکەوە حەزرەتی ئیبراهیم عەلەیهی سەلام وتی خوایە گیان پیشانم بدە چۆن مردوو زیندووکێتەوە. خوا فەرمووی ئەوە لەم تؤمن یعنی ئیمانت نییە؟ قالە بەلا با ئیمانم هەیە یەقینم هەیە زیندوو بنە، بەڵام وەلاکن لیەطمەئینە قەلبی، ئەم ئیطمینان و ئاسوودەبوون و ئۆخەیکردنەی دڵ کە زۆر زۆر پێویستە لە بابەتە ئیمانیەکانە لەسەر چەند شتێکە وەستی. یەکەم ئیخلاس، ئیخلاس لە کردارە لە گفتارە، ئیخلاسیش پێش ئەوەی کەوا تۆ لە هەموو بوارەکانە ئیخلاسی نیەت، ڕاستکردنەوەی نیەت کە ئینسان نیەتی لە هەموو کارەکانیە بۆ خوابێ. ئەمە بناغەیەکی زۆر زۆر گرنگە لە هەر مەسلێکەکە کە ئینسان بیگرێتە بەر بۆ لای خوا، کە مەسلەکی پەیامەکانی نوریش بۆ خۆی مامەسا خۆیە فەرمێ یەکێک لە شوێنێکا فەرمێ مەسلەکی ئێمە ئیخلاسە، مەسلەکی ئمە لە شوێنی ترا فەرمێ برایەتی، لە شوێنێک ترا فەرمێ پەیڕەویکردنە لە سونەتی پێغەمبەری خوا، لە شوێنی ترا فەرمێ بریتێ لە با بڵێن لێکدانەوەی حقایقەکانی قورئانی پیرۆز، ڕزگارکردنی ئیمان. ئەمانە کۆمەڵی وشەی زۆر گەورن کە پەیامەکانی نور کردویانە بە ڕێگە موسڵمان لێەوە بتوانێت لەم زەمەنە قورسەدا با بڵێن بگا بە مەنزڵ. ئەو فەرمایشتەی ابن عەتا خوا لێ ڕازی بێ بێگومان چەند ڕەهێدێکی لێبێتەوە کە یێتەوە بۆ تەقوا کە بریتێ لە کردار. ئینسان لە ناو لە کاتێکا کە دێتە واقعەوە بێگومان هەڵە ئەکات. ئینسان ئەگەر قەرار بێ موسڵمان بێ و هەر ئینسانێکیش بێ خوای گەورە خۆی وا مرۆڤی کردووە هەڵە بکە. حتا حەدیثە فەرمێ ئەگەر ئێوە هەڵە نەکەن خوا لاتانەبا و خەڵگەی دێنە بۆەوەی هەڵە بکەن و خوالیان خۆش بێت، چونکە ئەگەر هەڵەکردن نەبێ ناوی ئەلغەفار شەرح ناکرێ، تەفسیر ناکرێ. ئەو کاتە ناوی ئەلغەفار بەبێ تەفسیرمێنێتەوە. ئەگەر کەم و کورتەکان نەبن، قسوورەکان نەبن، ناوی ئەستەتار بەبێ تەفسیرمێنێتەوە کە خوای گەورە خۆی بۆ ئەوەی ئێمە بچین ببین بە یعنی حتا ئەگەر هەڵە نەکەین ئەو کاتە ئێمەی بۆ چیە؟ یعنی ئەو کاتە مەلائیکەتەکان ئەو ئیشانەژەکەن کە ئێمە ئیکەین. لەبەرەوە یەکێک لە سیمە گرنگەکانی مرۆڤبوونی مرۆڤەوەیەکەوە هەڵە بکە، بەڵام لە کاتێکا کە هەڵەشەکە خوای گەورە پێی ئەفەرمێ ئەمە تۆی مرۆڤ هەڵەت کرد، بەڵام ئاگاد لێبێ کە لەگەڵ هەڵەت کرد یەکسەر تەوبەکردنیش دێتە پێشەوە. ممکنە ئینسان هەڵە بکە وەجاری وا هەیە هەڵەیش گەورەی ژەکات، ئینسانی واژ هەیە بەهۆی هەڵی گەورەوە بەرەو بێئومێدی ئەڕوا. لەبەرەوە خوای گەورە هەمیشە دەرگاکانی ڕەحمەتی خۆی کردوتەوە. ئینسان نابێ پشت بە عملی خۆی ببەستێت بە تەواوەتی، چکە ئەو عملە چاکەی کە تۆ ئەکەی کردەوەی چاکە زۆرەکەی تەوبە زۆرەکەی هەمووی لە ئەنجام بۆ چییە؟ بۆ شوکرانە بژێریکردنی ئەو نیعمەتانەیە کە خوا بەخشیوێتی بە ئێمە. چونکە ئێمە خوای گەورە ئەوەندە نیعمەتی پێداوین، ئەوەندە نیعمەتی پێداوین تەنها هەر لەسەر یەک نیعمەت لە نیعمەتەکان ئەگەر بێت و بەردەوام سوژدە بەرین بۆ خوا هێشتا مافی نادەین.
ئێمە ئامادەین لە پێناوی چاگونەوەی چاوێکمانە سەروەتەکەمان بخینە هەڕاجەوە ئەی هەموو نعمەتەکانی تر لەبەرەوە خوای گەورە وا ئیرادەی کردوکەوە ئینسان ئەو هەموو عیبادەتەی کە ئیکا یەکەم بەجێهێنانی فەرمانی خوایە، دووهەم بۆ ڕەزایەتی خوای گەورەیە، سێهەم وەکو شوکرێک بۆ ئەو هەموو نعمەتانێک کە خوای گەورە خۆی فەرمەتی ئێوە ئەگەر شوکری خوا بکەن لەسەر نعمەتەکانی خوا خوای گەورە بۆتان زیادەکە و لە شوێنێکیشا فەرمێ ئەبێ بە کردار شوکری خوا بکەن ئیعمەلوو ئالە داودە شوکرا. ئەم هەموو کردارە باشانە و عیبادەتانە هەر هەمووی پاداشت هەر هەمووی وەکو بڵێ بۆ قەرەبووکردنەوەی ئەو چاکە و فەضلێ کە خوای گەورە وەکانە فەضل الله عەلەیکە کەبیرە. جا ئێمە لێرەدا ئەگەر بیر لە نعمەتەکانی خوا بکەینەوە بەڕاستی هەر باز ناکرێ، چکە خوا خۆی فەرمەتی بیری لێ بکەنەوە وەذکوروا نعمەت الله عەلەیکم وەذکور نعمەتی عەلەیک کە لە شوێنێک وەذکوروا فەذکوروا ئالاء اللهی بیر لە نعمەتەکانی خوا بکەنەوە. لەبەرەوە ئەمانە زۆر زۆر گرنگن کەوا ئێمە بیر لە نعمەتەکانی خوا بکەینەوە. بۆچی؟ چونکە لێرەدا زمان باشتر بە شوکری خوا ئەجوڵێ، زمان باشتر دڵ باشتر بە شوکری خوا دەسوڕێ. ئینسان ئەمری خوایەکەوە نعمەتەکانی خوا حتا بژمێرین. خوای گەورە سوبحانه وتعالى ئەفەرمێ کاک شێخ ئەفەرمێ خوای گەورە سوبحانه وتعالى ئەگەر ئێوە نعمەتەکانی خوا بتانەوێت بیانژمێرن لەن تحصوها. ئەمە یعنی چی؟ ئەمە خۆی ئەمرێکی ناڕاستە و خۆی هەیە، یعنی دانیشن نعمەتەکانی خوا بژمێرن بەسەرتانەوە. ئەمرێکی ناڕاستە و خۆیە دانیشە بیر لە نعمەتەکەی و ئەمما بنعمەتی ربک فحدث، یعنی هەتا بیر لە نعمەتەکانی خوا بکەیتەوە زیاتر بیر لە شوکرەکەیتەوە، بیر لە فەضلی خواکەیتەوە بەسەرتەوە. اینجا ئەو کاتە کە هەڵەیەکی ژەکەی ئەڵێی من یعنی ئەم هەڵەیە لەوانە زۆر لەسرم بکەوێ. بۆیە عەبدوڵای کوڕی عومەر خوا لێ ڕازی بێ ئەفەرمێ زمانی ئەسحاب یەکی کان هەڵەیەکی کردووە ئەزانی شاخێک بەسەریا ئەڕوخێ ئەوەندە بەلایەوە قورس بوو، بەڵام بە تابعین ئەڵێ ئێوە وەکو مێش وایە ئەوە دەریەکەن و دیسانێتەوە. ئەی ئەم زەمەنە بێ لا ئێمە هەڵە چۆن بێ. لەوانەیە ئێستا لە هەندێک حاڵەتە هەندێک خەڵک هەندێک هەڵە و گوناحی گەورە بە بەشێک لە ڕۆشنبیری ئەزانێ. لەوانەیە کابرای کەسی وا هەیە مەشروب خواردنەوە و پەیوەندی با بڵێن لەگەڵ ڕەگەزی بەرامبەرە بە شێوەیەکی ناشەرعی، ئەمە بە بەشێک لە ڕۆشنبیری و بە هاوچەرخێتی و ئەم جۆرەشتانە ئەزانێ. کەسانێک مەسەن بازرگانە بە ضرورەت و بەشێک لە پرانسیپەکانی بنەماکانی بازرگانی ئەزانێت کە لەم زەمەنەدا ڕێباخۆری بکە. مەسەلەن کەسێکە لە سیاسەتا ئیشەکە ئاڵێ ئەگەر درۆ نەکەم ئیشم ناڕوە ئەبێ جانتاکان وەڵگەر بچمەوە بۆ ماڵەوە. ئەمە زەمەنەکە وای لێ هاتووە، چونکە ئێستا گوناحکردن ئاسان بووە. گوناحکردن بووە بە بەشێکی زۆر گەورە لە سیمای مرۆڤ. ئەسڵەن چاکەکردن ئێستا با بڵێن غەریب بووەتەوە لە ناو مرۆڤە. بۆیە ئێستا لە هەموو کاتێک زیاتر ئینسان پێویستە ئەو بناغانە پتە و کاتەوە کەوا ڕێگەکانی گوناح وشکەکەن کە بریتین لە ئیخلاس، بریتین لە نیەتی خاوێن، بریتە لە پەیوەندێکی پاک و خاوێن لەگەڵ مسلمانەکانە، بریتە لە بەهێزکردنی ئیمان، بریتە لە ئەو شتە عیبادەت و خواناسی و ڕووکردنە خوا. لە فەرمودەیەکی پێغەمبەرە صلی الله عليه وسلم هاتووە کە بەندەیەک ئەڵێت یا ڕەبی بەدادپەروەری خۆت لێپرسینەوەم لەگەڵ بکە نەک بەڕەحمەت. من گوناهم نەکردو و چاکەم کردووە. خۆی گەورە نیعمەتی چاو و بینایی بەبیرەهێنێتەوە و دەفەرمێت ئایا مافی شکر و ستایشی خوات بە تەواوەتی داوە لەسەر نیعمەتی بیناییت؟ دەردەکەوێت هەرچی چاکەیەکی کردووە بە ئەندازەی نیعمەتی چاو و بینایی نەبووە کە لە دنیاە پێیدراوە. خۆی گەورە فەرمێت وەڕەحمەتی وەسیعەت كل شەیء فسأكتبها للذين آمنوا وكانوا يتقون. واتە بەزەیی و میهرەبانیشم ئەوەندە زۆرە هەموو شتێکی گرتوۆتەوە و بەشی هەموو کەسێکەکە بۆ کەسانەی ئەنووسم کە پارێزکاری لە گوناه و خراپاکەن. بە هیچ کەسێک نەڵێی تۆ بەهۆی ئەم گوناهەوە خوا لێت خۆش نابێ. ڕەنگە ئەم دڵ و دەروون و وتنەی تۆ پشبەستنت بێ بەکردەوە و عیبادەتی خۆت و سەرکەشی کردبیت و ئاگال لە خۆت نەبێ.
هەرچەندە کردەوەی باشت زۆر بێ ناگەی بە پێغەمبەران سلامی خوایان لێبێت. ئایا حەزرەتی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم پشتی بە چاکەی خۆی دەبەست؟ ئایا حەزرەتی ئیبراهیم سلامی خوای لێبێ پشتی بە چاکەی خۆی دەبەست؟ ئەگەر حەزرەتی ئیبراهیم وابایە نێفەرموو ولا تخزني يوم يبعثون يوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم. واتا يا ربي ڕۆژێ و خەڵکە لە مەحشەر زیندووە کرێنەوە ڕیسوا و شەرمەزارم مەکە، ئەو ڕۆژەی کە نەمەڵ سوودێکە گەیەنێ نەمناڵ و نەکوڕ بە کەڵک دێت، مەگەر کەسێ کە بە دڵێکی ساغەوە بێتە حوزوری خوا. هەموو کردەوە چاکەکانی خۆی بیر چوویەوە، وا هەستیە کرد بە ڕوت و ڕەجاڵی لە خزمەتی خوای تەعالایە وەستاوە و هیچ شتێکی پێ نییە هەتا نزیک بێتەوە لە خوای گەورە. ئەی ئێمە چی؟ کردەوەی ئێمە بایی یەک چاو نییە کە لە دنیای بینین، هەر چیت کرد بێ لە دنیا بەقەت نیعمەتی چاو نییە کە خوایاوێتی پێوە، چکە لە فەرمودێکی ترا پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێت لە ڕۆژی قیامەتە یەکێک لە بەندەکانی خوا زۆر ساڵح و دیندار و عیبادەتکەر بووە، زۆر ساڵح بووە، زۆر کەم کەوتۆتە هەڵە و گوناه. ئەفەرمێ یا ڕەبی خوایە بە ڕەحمی خۆت محاسەبەم مەکە، بەڵکو بە عەدلی خۆت بمکە. خوای گەورە فەرمێ بە عەدلی من محاسەبە بکەم ئەچیتە ئاگری جەهەنەمەوە، چونکە هەرچیت کردووە بایی قیمەتی بینینی چاوی نییە، نیعمەتی چاو نییە کە لە دنیا بە تۆ ماوە، هەرچیەکە کردووە لەم دنیا. لەبەرەوە ئێمە بەس بە ڕەحمی خوا چینە بەهەشت، بە فەزلی خوا چینە بەهەشت. ئەی باشە ئوریثتموها بما كنتم تعملون، ئەمەیان بۆ مەقامەکانی ناو بەهەشتە و ئەمەش هەر ڕەحمی خوایە، چونکە ئەگەر خوا هیدایەتی تۆ نەیە تۆ توانی کردەوەی باش بکەی. یەکێک لەو ئافرەتە خواناسانەی کە لە ماڵێکا ئیشیە کرد کاتی خۆی، شەو نیوە شەو هەستا دەستی کرد بە شەو نوێژ و عیبادەت، لە یەکێک لە دوعاکانیە ئەیوت خوایە بەو خۆشەویستی کە تۆ هەتە بۆ من یا ڕەب العالەمین، بەو خۆشەویستی کە تۆ بۆ منت هەیە ڕەحمم پێ بکە، عەفوم بکە، لێم خۆش بە، هیدایەتم بە، عاقیبەتم بەخێر بگێڕە. گەورەی ئەم ماڵە گوێی لەم ئافرەتە بوو چۆن واڵێت بەو خۆشەویستی خوایە کە تۆ بۆ منت هەیە. دوای نوێژەکەی پێوت کچی خۆم ئەو دوعای تۆ هەڵەیە، تۆ چوزانی خوا توی خۆشەوێ، بڵێ خوایە بەو خۆشەویستی کە من بۆ تۆم هەیە ئیلاهە العالەمین داوا لێکەم. وتی گەورم ئەگەر خوا منی خۆش نەوێت لە نیوەشەوە هەڵم ناسێنێ عیبادەتی بکەم، دوعا بکەم، قورئان بخوێنم. لەبەرەوە هەر کاتێک تۆ عیبادەتت کرد تەوفیق دراوی، ئەوەش هەر تەوفیق و ڕەحمی خوای گەورەیە، یارمەتی یاری. هەر وەختێ عیبادەتت کرد خۆشی ئەوێیت، هەر وەختێ تەوبەت کرد پێشەوەی تۆ دەستەکانە بەرزکەیتەوە تەوبەکە لێ قبوڵ کراوە، خوا وەری گرتووی عەفوی کردووی، اینجا تۆ تەوبەکە ئەکەیت، چونکە خۆشی ئەوێیت بۆیە زمانی خستوویتە سەر ئەوەی کە بڵێ خوایە تەوبە بێ ئەستەغفر الله، دڵی گەیانویتەتە ئەو حەدەی کەوا بپاڕیتەوە لە خوا و داوای لێ خۆشبوون لە خوای گەورە بکەیت. بەڕاستی گرنگەکەوە ئێمە بزانین کەوە ئەگەر بێت و خوای گەورە لە قیامەتی شەمان خەتە بەهەشتەوە وا نەزانین ڕاستە خۆی خوای گەورە فەرمێ جەزاء بما كانوا يعملون لە چەندەها شوێنە، ئەم جەزاء بما كانوا يعملون بڕوا بکە لەبەر خاتری دڵی ئێمەیە بۆی عمل بکەین. ئەگینا بەخوا پێغەمبەر صلی الله علیه و سلم خۆی فەرموویەتی کەس بەبێ ڕەحمی خوا ناچێتە بەهەشت، وتیان تۆ فەرمی منیش ئەگەر خوا ڕەحمم پێ نەکا. ئەو پێغەمبەرە عەظیمە لەبەرەوە یعنی بۆیە خوا فەرمێ یعنی وەعمەلوو کار بکەن، ئەم وەعمەلوو یعنی تۆ لە ڕۆژی قیامەتە عەمەلەکەت ڕزگارەتەکا، بەڵام ئەم عەمەلە تەنها مجرد وەکو چۆن تۆ هەویەکت پێ بێ لە سێتەرا ڕزگارە بی، ئەم هەویە هەموو شتێک نییە بۆ تۆ، ئەوە بە تەنها وەکو وەسیلەیەکە کە ڕزگارت کە. ئەگینا تۆ بتەوێ بە استحقاقی خۆت بچیتە بەهەشتەوە ئەوە مستحیلە ئینسان بە خۆی وەکو بڵێ خۆی فەرزکە و بڵێ وەڵام من نازم بەسەر خوادا هەیە و زۆر کەس ئێستا خەیاڵی خۆی تەخت کردووە. کابرایەک وەفاتی کرد لە مەدینە، یەکێک لە پاڵیا لەولاوتی وەڵای جا خۆزگەم بەخۆی ئەلحەمدوللا نەجاتی بوو چوو بۆ بەهەشت. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی چوزانی
وتی وەڵاهی ئێتە وەکو بڵێ کابرا ئیحراج بووتی جا ئەگەر ئەو هەموو عیبادەت و خواناسیۆنە چێتە بەهەشت کێ چۆنە بێ فەرمووی نە بە هیچ شێوە تەسکیە بۆ کەس مەکەن لە لای خوا چونکە ئەمە بەڕاستی زۆر گرنگەکەوە ئێمە ڕاستە عیبادەتەکەین بەڵام بێخەم نەبین ئێمە لێرەدا دوو باڵانسمان بۆ دانراوە خەوف لەگەڵ ڕجا ترسمان هەبێ هەمیشە وەکو چۆن ئومێدمان بە ڕەحمی خوا هەیە ترسیشمان هەبێ بەڕاستی لەبەرەوە بەهۆی ئومێدیمان بە ڕەحمی خواوە هەمیشە معەلەق ئەبین بە کردداری باش ترسیشمان لە سزای خوا هەمیشە معەلەق ئەبین بەوەی کەوا توخنی خراپە ناکەوین ئیتر ئەمە پێوترێت تەقوا پەیامەکانی نور لەم بارەوە بێگومان یعنی چەندەها شێوە موسڵمانان هاندێنێن لەسەر ئیمان لەسەر تەقوا مامۆستا لە شوێنێکا کاتێکە باسی ئەم بابەتانە ئەکاکە شەرحی ئەو ئاەتە کاکە فەرمێ یوبەدل الله سەیئاتهم حەسەنات ئەمە زۆر خەڵغەڵە لی تێگا یعنی ئەڵێ هەر کەسێ تەوبە بکە گەڕایەوە بۆ لای خوا خوای گەورە هەرچی خراپەکانی هەیە یوبەدل یعنی ئەیان گۆڕێ بۆ چاکە بێگومان ئەگەر ئینسان کاری خراپی کرد بێ ئەم کارە خراپە خارگیز خوای گەورە بە چاکە لەسەری نانووسێ لەبەرەوە ئەمە مۆزوعەکە بەڵام کە تەوبەی کرد ئەو ئەندامانەی لەشی کە غەڵەتی پێکردون کە گوناحی پێکردون دەستە چاوە قاچە دڵە عەقڵە کە هەمویان وەکو چۆن چاکەی ناخ و چاکەی ڕواڵەت هەیە گوناحی ناخ و گوناحی ڕواڵەتیش هەیە هەموو ئەم کەرەسانە خوای گەورە ئاراستەیان ئەکا بۆی لەمەوە دایتر چاکە بکەن یوبەدل الله سەیئاتهم حەسەنات لە زۆربەی حاڵەتەکانە ناڵێم هەمیشە چونکە کەس مەعسووم نییە لە زۆربەی حاڵەتەکانە مامۆستا فەرمێ ئەم ئەندامانەی لەش تەحویلەکە بۆی لەمەوە لە کاری چاکە بکەن لەبەرەوە کە ئێمە ڕێگەیەکی ئاوامان لەبەردەم تا کراوەتەوە اینجا ئینسانیش ناتوانێ بەڕاستی بەم تەمەنە کورتە بەم دەستە پاچەیە بەم لاوازیە بەم هەژاریە بکا بەوەی کەوا خوا لە خۆی ڕازیکە لە هەموو بوارەکانە لەبەرەوە خوای گەورە سوبحانەهو وتەعالا چەندەها ڕێگەی بۆ داناوین یەکێکیان نیەت قەولێکە زۆر خۆشە فەرمێن نیەت المؤمن خەیر من عەمەلیه ئینسان ئەبێ نیەت ڕاست کاتەوە لە هەموو کردارێکە ئینەمە الأعمال بالنیات ئینسان ئەبێ بە نیەت پێشەوەی کەوا هەر کارێک بکان نیەتی هەبێت چونکە ئێمە ئەگەر هەر کارێک با عەمەلەکە زۆر باشیش بێت نیەتمان نەبێتەیدا لای خوا مەقبول نابێت نیەتیش هەبێ بۆ ئەوەی بۆ خوا بێ فمن كانت هجرته بۆ امرأة يتزوجها أو ينكحها أو لدنيا يصيبها فهجرته إلى ما هاجر إليه إنسان بۆچی ئیشەکە بۆچی کۆچەکە بۆچی دینداریەکە ئەبێ ئاگای لە خۆی نیە ئاگای لە خۆی بێ ئەمڕۆ نیەت هەم ئەبێ بە سەرەتایەکی زۆر پیرۆز و موفق بۆ کارەکە و هەر نهایەتەکەیشی دیاریەکات سەرەتاکە مادام ئەوەلەکەی هەیە ئاخیرەکەیشی هەیە لەبەرەوە کردار یعنی ئەو کاتە لای خوا مەقبول ئەبێ کە نیەتت بۆ خوا بێ نیەت بۆ خوا بێ بە ئیخلاسەوە و لەسەر سنەت و ڕەویە و ڕێنمایی و شەریعەت بێ کە بەو شێوەیە خوا قبوڵی کە قەولەکەی فوضەیلی کوڕی عیاضە خوا لێ ڕازی بێ لەبەرەوە مامۆستا نمونەیەکی جوانمان لە شوێنێکا بۆێنێتەوە ئێستا بیرم کەوتەوە فەرمێ کەسێک فەقیرە دەسەڵاتی نییە ئەوێ بچێ بۆ لای پاشا ئەزانێ پاشا تازە بۆ بە پاشا و بۆ نمونە هەچی خەڵک و دەسەڵاتدار و ئەعیانی وڵاتن چەندەها هەدیەی گرانبەهایان بۆ بردووە لەوێ لە ژوورەکەدا هەمویان هەڵواسراوە ئەمیش فەقیرشتێکی وای پێ نییە ڕۆشتە ژوور و تەماشاکە هیچی پێ نییە لە چاو ئەمانەدا شتێکی زۆر کەم نەبێ بەڵام خۆی ناشکێنێتەوە ئەڕاتە بەردەم پاشا ئەڵێ ئەی پاشای وڵات من بە ناوی خۆمەوە و ئەوەی کە بۆم هێناوی هەر ئەوەندە توانام هەبووە ئەگەر دەسەڵاتم هەبوایە و توانام هەبوایە بەقەد هەموو ئەم هەدیە و دیاریانی کە بۆ دێنراوە بۆم هێنایی بەس ئەوەی کەوا لە توانامدا هەبووە بۆم هێناوی پاشا وەکو دیارێکی زۆر گرانبەها وەریەگرێ چکە پاشا لە ئەخیرا پێویستی بە دیاری و خەڵاتی کەس نییە بەس پێویستی بەچی هەیە یعنی ئەوە زیاتر مەبەستی دڵ و خۆشەویستی و وەلایی
ڕعیەتەکەیەتی بۆی ئەوەی لا زیاتر مەبەستە نەک هەدیەکان بۆ چیەتی. وەختێ مردانی ڕێی خوا دەستیان بەم کارە ناوازانە کرد ئەیانزانی هەموو خەڵکی ملی ڕێی تیاچوونیان گرتووە تەنها خوا ناسەڕەبانیەکان و زانا قیامەت ویستەکان نەبێت زاناییش بەبێ زانست نابێت زاناکانیش زۆرینەیان تیاچن تەنها ئەوانیان نەبێت کە کار بە زانستەکەیانەکەن و ڕاستەکەن لەگەڵ خوایە و لە خوا ترس و تەقوادارن کەواتە زاناییش کرداریەوێت زانا خاون کردارەکانیش تیاچن تەنها مخلیص و بۆ خوا لێبڕاوەکانیان نەبێت کەواتە ئەبێت دەستیان بگا بە ئیخلاسی ئاڵتونی پاڵفتە و بێخەوش ئەگینا لە تیاچوەکانن ئەم مخلیصانەش بەردەوام ڕێگەیان پڕمەترسیە و ئەبێت ئاگاداری خۆیان بن بە ئاگابوونیش بە بێ خۆشەویستی خوا و کۆمەکی خوایی مەیسەر نابێت کەواتە ئیخلاس هەمیشە پێویستی بە نوێبوونەوەی بەردەوام هەیە. هەرگیز پشت نەبەستین بەوەی کردەوەکانی ئێمە زۆر گەورەیە و مەقام بۆ خۆمان لە بەهەشتا دیاری بکەین. هەرگیز ئەوە نەیە بە خەیاڵمانە هەرگیز ئەوە نەیە بە خەیاڵمانە بڵین خوای گەورە لە من خۆش بووە خەڵک زۆر خراپترە ئێمە باشین الحەمدوللا بزان خەڵک چیەکە ئەمانە کۆمەڵی نوقسانی زۆر گەورەیە لە دڵ و دەرونی ئینسانی ئیماندارە لەوەی کە بەڕاستی لە قوڕاوێکە چەقیوی ناگامان لە خۆمان نییە پێشەوەی بگەینە قیامەت با دەستکاری خۆمان بکەین خۆمان چاکەین پشت بە ڕەحم و بەزەیی و میهرەبانی خوای گەورە ببەستین خوا ڕەحم نەکا هیچ کەس ناچێتە بەهەشت حتا ڕویان کردە پیانسم فەرمووی هەموو کەسێک بە ڕەحمی خوا ئەچێتە بەهەشت بە فەزڵی خوا و بە چاکەی و بەخششی خوای گەورە خۆی ئەچێتە بەهەشت وتیان یا ڕەسوول الله تەنانەت تۆش فەرمووی بەڵێ منیش ئەگەر ڕەحمی خوا نەبێ ناچمە بەهەشت إلا ئەن یەتەغەمەدەنی الله برەحمەته خوای گەورە بە ڕەحمەت و بە سۆز و میهرەبانی خۆی منیشە خاتە بەهەشت نەک بەکردەوەکان لەبەرەوە خۆشەویستان بەڕا بچڵەکەین لەوەی خوا پەنامان بات وا هەست بکەین وا بزانین ئەم کردەوانەی ئەمە زۆر گەورەیە وەختی قورئانە خوێنین حسێبی ئەو ئەجر و پاداشتانە بۆ خۆتان مەکەن بێنە دەست خوا من جزێکم خوێندەوە دەی با زەڕبی بکەم من ڕۆژێکیان لە مزگەوتێکا قورئانێکم بینی زۆرم پێ سەیر بوو چۆن ئاواتەبا کراوە لە بەرامبەر هەموو ئاەتەکان بڵین هەموو دێڕێک نووسرا بوو ئەمە ئەجرەکەیەتی بەپێی ئەوەی کە هەر پیتێکە پیانسەمە فەرمێت هەر پیتێک بەرامبەرە بەدە چاکە بۆ نمونە نووسرا بوو لەم دێڕامە 360 چاکە ئەوەی خوارە 560 ئەوە هەمووی لە دەوری 400 بوو بەپی پیتەکان زۆرم پێ سەیر بوو چ کەسێک جورئەتی ئەوەی کردو ئەمە بنووسێ تۆ تەحدیدی ئەجر و پاداش بۆ کەسێکیت ناتوانانی خوا خۆی زانێ ڕەنگە لە بەرامبەر یەک پیت لەو ئاەتانی کە خوێندوتە 200,000 چاکە بۆ بنووسرێ ڕەنگە هیچیشێ بۆ نەنووسرێ مسلمانێک باسی خۆیەکە لە ڕۆژێکیان لە بەلەکۆنەی خانۆکەمان ماڵەکەمان شوقەیەک بوو دانیشت بووم خوارەوەمان جادەیەک بوو شەقامێکی گشتی بوو شەو بوو نیوە شەو بوو لەم نیوە شەوەیە وتم خۆ من خەوم نایە و کەسیش لە ماڵ نەبوو با بچمە بەلەکۆنەکە تۆزە قورئان بخوێنم چۆڵ و هۆڵ جادەکە بەینمێ سیاری پێ ئاڕۆشت ئەڵێ منیش قورئانەکەم کردەوە دەستم کرد بە خوێندنی قورئان لێرە بە تەواوەتی بیرم نییە چ سوورەتێکی خوێن ئەڵێ هەموویم خوێندەوە دوای ئەو ڕۆشتم خەوتم وە سوبحان الله لە خەوا بینیم کەوا پاداشتی خوێندنی ئەم ئاەتانی قورئان دەستی منەکەوت ئەجر و پاداشتەکەیان بۆ نووسیم زۆر بوو گەیشتە ئاەتێک سێرم کرد ئاەتی تیا نەبوو وتم باشە من ئەو ئاەتیشم خوێندووە یعنی لە قیامەتە ئێمە پەنابین بۆ بچووکترین چاکە کردومانە وتم من ئەو ئاەتیشم خوێن ئەم شەو یان نەخێن نەتخوێندووە وتم چۆن ئاخر ئەجرەکەی کووە
وتیان لەو کاتەیە پیاوێک ڕەو بوو لە لای شوقەکەت لە خوارەوە تۆ سەرنجش چۆ سەر پیاوەکە پێت خۆش بوو پیاوەکە سەر هەڵبڕێ بزانێ کە تۆ قورئانە خوێنی هیچ ئەجرێکە بۆ نەنووسرا ڕەحمی خوایە کە عەزابیشە بۆ نەنووسراوە لەسەر لەبەرەوە ئێمە هیچ کردەوەیەکمان ئەگەر ڕەحمی خوا نەبێ ناگاتە بەرزەخ ئازانم ناگاتە قیامەت ئەم ئیشانەی ئێمە لە دنیایکین هەر هەمووی مۆری فەنای پیانووسراوە لێ نووسراوە بە ڕەحمی خوا مۆری بەقای لێدرێ بەو کەمە ئیخلاسە و بەو کردەوە چاکەی کە بە اختیاری خۆتێکیت بیپارێزی بەوەی بڵین خوایە تۆ فەزڵ و چاکە زۆر زۆرە بەسەر بەوە بم پارێزە هیدایەتم بەو دامەزراوەکە لە قورئانی پیرۆزە چەند ئاەتێک هەیە زۆر مەترسیدارن خی گەورە لە قورئانە فەرمێ وەذەروا ظاهر الإثم وباطنه ئەم ظاهری ئیثمە زۆر زۆر مەترسیدارە ڕواڵە تێتر هەموو کەس پێزانێ بەڵام لەگەڵەوەشەوە باڵتینە باڵتینی ئیثمیش هەیە لە ناخیشا گوناحەکرێ بە حەسادەت بە خالەت بە ڕق لە ناخاز گومانی خراپ ئەمانە بەحتا بە شیرک بە نیفاق بە کۆمەڵێک شتیانی شت کە گوناحی دڵن گوناحی نەفسن هەوا کبر غرور خۆ بە ئەنانیەت و ئەمانە کە هەمویان ئەمانە نەخۆشیەکانی باڵتنن ئەمانە مەترسیدارترن بۆیە بەڕاستی ئێمە گرنگەکەوە ئاگامان لە ناخمان بێ وەذەروا ظاهر الإثم ئەفەرمێ واز لە گوناحی ڕواڵەت بێنن لەگەڵ گوناحی ناخیشە إن الذين يكسبون الإثم سيجزون بما كانوا يقترفون پاداشتیان لەسەر سزا ئەدرێن لەسەر ئەم کارە خراپانەی کە ئیکەن يعني وقدمنا إلى ما عملوا من عمل تخوا لەما یەتە مەترسیدارتر چی هەیە کار کردوێتی لە شوێنی تا فەرمێ ويحسبون أنهم يحسنون صنعا وازانیشی چاکی کردووە يعني ئەمە فیتنەکە لەمەدا لە کۆتایی سوورەی کەهفایە فەرمێ کابرا کاری خراپی کردووە بەڵام بە حیسابی خۆی وازانیشی باشی کردووە لەبەرەوە خەتەرەکە لێرەدا فەرمێ وقدمنا إلى ما عملوا من عمل فجعلناه هباء منثورا وەکو تۆزێک لە ڕەشەبایەکە خۆڵێکیان ئاردێک بیدێ بەدەم ڕەشەباوە چی لێ دێت ئەفەرمێ لە ڕۆژی قیامەتە زۆرێک لە کردار ئەوە خەڵکێک کرداری کردووە ئەیدێن بەدەم ڕەشەباوە با بڕوە هیچی بە نسیبی ئەو نابێ لەبەرەوە ئێمە ئاگامان لێبێ عەمەلی ساڵح ئاسانە بەڵام بە ئیخلاسکردنی ئەم عەمەلە گرانە پاراستنی ئەعمالەکانمان قورسە تۆ ئەتوانی زوو دەوڵەمەند ببی بەڵام پاراستنی دەوڵەمەندی و ئیدارەدانی سەرەوت و سامانەکە قورسە ئەتوانی عەمەلی ساڵح زۆر بکەی کرداری باش زۆر بکەی بە هەر شێوەیەک لە شێوەکان عیبادەتی زۆر بکەی بەڵام پەروەردەکردنی ئەم عەمەلە ساڵحە وهێشتنەوەی وەرپاراستنی و نەهێڵی ئەم عەمەلە ئاخر ئێستا بۆ نمونە تۆ چەندەها ساڵە بۆ نمونە عەمەلی ساڵح حەکەیت ممکنە لە داهاتووە بۆ نمونە هەر یەکێک لێمە دوور لە ئێمە یان دوور لە هەر موسڵمانە خوا هەمومان بپارێزێ ممکنە بە نیەتێک هەمووی بدەین بە هەوادا چەندمان کردو وەکو شقارتەیەک بینەی بە پوشێکەوە حەسادەت پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ یأکل الحەسەنات کەما تأکل النار الحطب ئێمە بەڕاستی زۆر گرنگەکەوە یعنی ئاگامان لەو بێکەوە خوای هەرچی ئێمە وما بكم من نعمة فمن الله هەرچی نیعمەتێکی ظاهر و باڵتن هەیە لەلایەن خواوەیە ئەگەر عەمەلێکی ساڵحیشەکەن هەر تەوفیقی خوایە نوێژەکەکەن هەر یارمەتی خوایە هیدایەتی خوایە قورئان نەخوێنی هیدایەتی خوایە دوعایەکەی هەر هیدایەتی خوایە مادام تۆ من لە شوێنێکا دکتۆر بوتی قسێکی جوانی هەیە بە ڕەحمەت بە یاخوا ئەفەرمێ دوعاکە ئاڵێ خوایە گیان بە حەقی ئەو خۆشەویستەی تۆ بۆ ئێمە هەتە ئەوە لێ پرسنەڵێن توچوزان یانی خوا لە ئێمەی خۆشەوێ ئەفەرمێ ئەگەر خۆشی نەویستی نایە ئالەم مەقامە و ئالەم شوێنەدا و بەم حاڵەوە کۆی ناکردینەوە خوای گەورە هیدایەتی ئینسانە دات ئەبێ بە هیدایەتی خوایی بزانین کە ئێمە هەر کارێکی باشەکەین کە خوای گەورە هیدایەتی دای نوێژ بکەی ڕۆژوو بگری قورئان بخوێنی عەمەلی ساڵح بکەی خراپە نەکەی ئیتر ئەمە نیشانەی خۆشەویستی خوایە سوبحانەهو وتەعالا لەبەرەوە بەڕاستی یعنی
مادام وەکو چۆن ئەفەرمێ مادام ئیلهامی کردووی کە ئیستیغفار بکەی کەواتە ئێوێ لە گوناحت خۆش ببێ. اینجا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ اتبع السیئة الحسنة، یعنی تۆ ئەگەر هەر کەسێکیش هەڵەیەکی کرد بەچی ئەم هەڵەیە لابەرێ یەکەم جار بە تەوبە، بەڵام لەگەڵەوەشە ئەفەرمێ بە دوای ئەوەدا چاکەیەکیش بکە تەمحوها، یعنی ئیسڕیتەوە بەوە ئینسان خۆی گەورە موفەقیەکە بەوەی بتوانێت لە چاکەکاریە بەردەوام بێ. ئەگەر ئەم تۆفیق ئێمە دابۆیە داوا بکەین هەمیشە خوا تۆفیقمان بدا، خوا هیدایەتمان بدا، خوای گەورە یارمەتیمان بدا بۆی بتوانین. بۆیە ها لە شوێنێکا پێغەمبەر صلی الله علیه وسلم مەچەکی مەعازی کوڕی جەبەل ئەگرێ ئەفەرمێ ئەی مەعاز وەڵڵاهی من تۆم خۆشەوێ. ئێتر لەو قسەی خۆشتر چی هەیە؟ ئەفەرمێ مەعاز یەک شتت پێ ئەڵێم قەت لە بیر نەکەی. فەرمووی وتی چییە؟ فەرمووی دوای هەموو نوێژێک بڵێ اللهم ئاعیننی على ذکرک وشکرک وحسن عیبادەتیک، خوا یارمەتیم بدەی لەسەر ئەوەی کە زیکری تۆ بکەم، لەسەر ئەوەی سپاسگوزاری تۆ بکەم، لەسەر ئەوەی بەباشی عیبادەتی تۆ بکەم. یعنی ئەگەر ئەو هەموو ذکر و شکر و عیبادەت و چاکەکاریکاتەوەیەکەی ئەوێ بڵێ خوا یارمەتیم بدە لەسەری کە بەردەوام بم و لێمی قبولکە و بە چاکەی خۆتی ئەزانم هەر چاکەیەکیش کە من هەر نعمەتێک کە من لە شکمە ئەیزانم و نەیزانم هەموو لەلایەن خوای گەورەیە سوبحانە وتعالە. لەبەرەوەی بەڕاستی لە ناو نعمەتەکانی خوادا وەکو چۆن خوا فەرمێ وەئەسبەغ عەلەیکم نعەمەه ظاهرەة وباطنة، نعمەتی خوایە لەبەرەوە هەموویشی ڕەحمەتی خوایە. ئێمە لێرەدا چی دەورێگە بینین؟ تەنها ئەوەیەکەوە عەبدایەتی خۆمان بسەلمێنین، تەنها ئەوەندەیەکەوە بڵین خوایە گیان ئێمە زۆر سپاسی تۆکەین کە دروست کردوین، کە بە ئینسان دروست کردوین، کە بە مسلمان دروست کردوین، کە بە ئینسانێکی مسلمانی وا دروست کردوین کە ڕوومان لە تۆیە داوا لە تۆ ئەەکەین. هەموو لە نعمەتی وجودمانەوە حتا نعمەتی ئیمان کە لووتکەی هەموو نعمەتەکانە هەمووی نعمەتی گەورە یەکیان دەربێنە خەلەلەکە دروستە بێ. خوای گەورە پایەدارتان کە ئینشاءالله. محەممەدی کوڕی سیرینە فەرمێت ئیبراهیمی ئەتڕۆشە فەرمێ ئێمە لە خزمەتی شێخ مەعروفی کەرخیا بووین، لە کەناری ڕووباری دیژلە بووین. کۆمەڵە گەنجێک بە بەلەمێکدان بەلامانە، گۆرانیانەوت و ئارەقیانە خواردەوە. وتمان بە شێخ مەعروف قوربان سەیریان بکە، چۆن بێ فەرمانی خواکەن، دوعایەکی خراپ و شەڕیان لێ بکە قوربان. شێخ مەعروف دەستەکانی بەرز کردەوە و فەرمووی یا ڕەبی خوایە، هەر وەکو چۆن لە دنیاە دڵخۆشت کردوون بە هەمان شێوەش لە قیامەت دڵخۆشیان بکە. وتمان ئێمە داوامان لێ کردیت یا شێخ دوعایان لێ بکەی نەک دوعایان بۆ بکەیت. شێخ مەعروف فەرمووی ئەگەر لە قیامەت دڵخۆش بن واتە تەوبەیان لێ قبوڵەکات ویان خاتە سەر ڕێگەی تەوبە. ئەبێ دینداری و لە خواترسی و ئومێد و ڕجامان بە جۆرێک بێت کە خوا و پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویانە.